بەناوی خۆی گەورە مهرەبان سڵاوتان لێبێ خۆشەویستان. ئەوڕۆ 11 ئابی ساڵی 2026 بێگومان پێشەوەی دەست بە باسکردنی سێ خاڵی زۆر گرنگ بکەم بە یادی ئەوەی خۆشەویست دێنمەوە بە تایبەتی ئەوانەی کە لە 99 یەکێ لە دیاردەکانیان بینیوە لە یادی ناکەن بە یادتان دەینمەوە کە لە 11 ئابی ساڵی 1999 کاتژمێر چوارکەم چارێکێک تقریباً بە کاتی هەولێر خۆرجرانێکی مێژووی ڕوویدا. ئەوە دووبارەی دەکەمەوە لە 11 ئابی ساڵی 1999 بوو لە ڕۆژێکی وەک ئەمڕۆ بووە. ئەم یادگاریم بە یاد ئێوەی ئازیز و خۆشەویست هێناوە و پێشم باش بوو لەسەر سێ خاڵی زۆر گرنگ لێدوان بدەم و ڕوونکردنەوە بدەم بابزانین. ئەو سێ خاڵە چیە کە چەند ڕۆژەکە سۆشیال میدیا و دەستگاکانی ڕاگەیاندنی پێ سەرقاڵ بووە و ترس و لەڕاوچەی زۆریشی دروست کردووە. ئازیزان، یەکەم شت کە ئاماژەی پێدەم ئەوەیە کە پرۆپاگەندەیەک بڵاوی تۆ گوایە سبەینێ 12 ئابی 2026 خوا نەخواستە ملیۆنان کەس گیان لە دەست دەدەن چونکە زەوی بۆ ماوەی 12 چرکە ئاوا هێزی چێشکردنی نامێنەوە خەڵکەمە بەرز دەبێتەوە و پاش هەم بەر دەبێتەوە. ینی بەڕاستی خۆشەویستانم باوەڕ دەکەن ینی ئەم پروپاگەندە و ئەو دیعایە والله هەتا ئێستا لە فریمەکانی هۆلیوودیش فکری لێ نەکراوەتەوە. یعنی ئەو شتێک کە باسی دەکەن سبەی ئەو هادەقەومێ بە سەدان هەزار کەس دەمری هێزی چێشکردنی زەوی بۆ 12 چرکە نامینێ. یعنی باوەڕ بکەن لە فلیمەکانی خەیاڵی زانستیش جێی نابیتەوە. هەتا ئێستا جێشی نەبووتەوە. زۆرم پێسەیرە ئەو هەواڵانە لەکوێ دێن ئەم نازانم. کەواتە خۆشەویستانم ئەوەی کە سبێنێ دۆڵی بۆ لێ دەدرێ و خەڵکیان پێم شەوەش کردووە نە لە دوور نە لە ناوەڕاست نە لە نزیک ئەست و ئەساسی نییە. خاڵی دووەم ئەوەیە کە دەڵێن بەیانی بەردێکی زۆر بە زەوی دەکەوێ و کارەساتی گەورە دەنێتەوە و ڕووداوی نەخوازراو دەبێ و خاستان شەوی بەڵێن 12 لەسەر 13 ینی چوارشەمە لەسەر پێنجشەم بەردێکی زۆر دەکەوێتە سەر زەوی و کارەساتی زۆر گەورە دروست دەبێ و ئەوەش دەبێتە هۆی جانە دەستدانی میلیۆنەها خەڵکی. ینی جارێکی تریش خۆشەویستانم ئەم پرۆپاگەندەیە بەڵام بە شێوازێکی دیکە ئەمجارە بەستایەتیانەوە بێ چێرە و دیادەفەلەکیانەی کە ڕوو دەدات بەڵام بەو شێوەیە نییە کە ئاماژەی پێدەدەن. ئازیزان، هەموو ساڵێک کاتێک کە زەوی بە دەوری خۆردا دەخولێتەوە لە مەساری خۆیەوەی کە خوای گەورە بۆی خەڵق کردووە بەو مەسارەدا بە دەوری خۆردا دەخولێتەوە. کاتێک بۆ بۆشای ئاسمانیەدا دەڕوات کلیکدارێک پێشتر بەو ناوچەیەدا تێپەڕیوە کە پێ دەڵێن سویفت تۆتل. هەر کاتێک زەوی بەنێو پاشماوەی ئەو کلیکدارەدا تێپەڕی کە پێشتر بەو شوێنەدا تێپەڕیوە ملیارەها تەن تۆز و خۆڵ و بەردی بچووک لە دوای خۆیدا لە ئاسماندا جێهێشتووە و هەڵوباسراوی ماوەتەوە. کاتێک کە زەوی بەنێو ئەو هەورە تۆز و خۆڵیەدا تێدەپەڕێت بەشێکی زۆر لەو بەردە نەیزە مایکرۆ نەیزەکانە لەگەر نەیزەکی ئەوە بەقەدەر دنکە نیسکێک ئاوە تا قەبارێک گەورەتریش بێگومان هەیە بەڵام نەک زۆر گەورە. ئەمانە هەمووی دێن بە لێشاو دێنە نێو بەرگە هەوای زەوی چونکە زەویش بە نێویدا تێدەپەڕێ و خێرایەکە لە نێوان 60-80 کیلۆمەتر لە یەک چرکەیتر. ئەم بەردانە بە ملیارەها بەردن هەندێک چەند مایکرۆیە نادیترێت دەسووتێن لەبەر کرداری لێخشان لە نێوان ئەم بەردە و بەرگە هەوای زەوی دروست دەبێت. وەک چۆن خوای گەورە ئەم بەرگە هەوای بۆ ئێمە خەڵق کردووە تا ئێمە بپارێزێ و لە قورئانی پیرۆزیش وەکو ئاماژەی پێداوە خوای گەورە وجعلنا السماء سقفا محفوظا. کەواتە ئێمە ئاسمانمان لەسەر ئێوە دروست کردووە بۆ ئێوە بپارێزێ. یەکێ لە پرۆسێسەکانی پاراستنی زەوی ئەوەیە کە ناهێڵی ئەو بەردانە بگەنە سەر زەوی. ئەگەر بەرگە هەوای زەوی نەبوایە کە دای لێخشاڕووی نەدابە ئەو بەردانە کارەساتی گەورەیان لەسەر زەوی دروست دەکات. کەواتە خۆشەویستانم سبەینێ دیاردەیەک ڕوو دەدات. ئەو دیاردەیە لە دوای کاتژمێر 12 شەو کە بە دیاردەی سووتانی شیهابی لێزمەی پێرسیدیەکان ناسراوە. ناوەکی تۆزێک معقەدە. پێرسیدیەکان نسبەتەن بۆ ئەو کۆ ئەستێرەیە کە ناوی پێرسیسەوە تا هەڵگری سەری دێو. ئەوە یەکی ئەفسانەکانە بێگومان. ئەم کۆ ئەستێرەیە پێرسیس کاتێک کە زەوی بە دەوری خۆردا دەخولێتەوە لە مەساری خۆی بەو ناوچەیەدا تێدەپەڕێت. ئێمە وا هەز دەکەین بە پێی ئەوەی کە زەوی بەنێو ئەو نێوەندەدا تێدەپەڕێت ئەو کۆستێرانە لە ئاسماندا هەن. ئێمە وا هەز دەکەین کە لە نێو ئەو کۆستێرەیەدا ئەو بەردانە
دێنە نێو بەرگە هەوای زەوی دەسووتێن بۆیە نسبەتەن لە بۆ ئەو کۆستێرەیە ئەو دیاردەیە ناونراوە یان ناویان لێنراوە بە سووتانی لێزمە شیهابی پێرسیدیەکان یان پێرسیدس میتیۆر شاور ئەم بەردانەکە داخلی بەرگە هەوای زەوی دەبن ببورن ژمارەیان لە نێوان 50 تا نزیک 100 دەبێت لە کاتژمێرێک بۆیە دیاردەیەکی زۆر جوانە لە دوای کاتژمێر 12ەوە سوپاس بۆ خۆی گەورە کە ئێستا مانگش لە ئاسمان نییە ئەوە زۆر یارمەتی بینین دەدات لە دوای 12 شەو دوای نیوە شەو ببورن کە دەبێتە سعادیەکی بەیانی و ئەوانە تا پێش خۆر هەڵاتن بە ئاراستەی ڕۆژ هەڵات تا سمتی سەر بەو ناوچەیە لە هەر ناوچێک لە هەرێمی کوردستان دابیت ئەو دیاردەیە بە دیار دەکەوێت ڕەنگە لە کاتژمێرێکدا 20 تا 30 ببینرێت ڕەنگە لە کاتژمێرێکی دیکەدا 80 تا 100 ببینرێت ڕەنگە لە ماوەی 20 دقیقە نیو سەعاتیش تەنها یەک دوێ ببینرێت ئێمە نازانین تەنها خوای گەورە دەزانێت بەڵام ئەو دیاردەیە بە تەوقیتی خۆی هەموو ساڵێک لەو کاتەدا ڕوودەدات و دڵنیاتان دەکەمەوە ئینشاءالله چۆن پێشتر ئەمە ڕوانگەمان کردووە وێنەمان بۆ گرتووە بۆی دانیشتوین ئەم ساڵی ئینشاءالله هیچ کاریگەریەکی لەسەر ژیان و سەر هەسارەی زەوی نییە وەکو دیاردەیەکی زۆر جوانە خوای گەورە بە ئێمە نیشان دەدات و فەلەک ناسان لەسەر ئاستی هەموو جیهان بە تایبەتی لە نیوەگۆی باکووری زەوی بێگومان چکە لە باشوور دیار نییە بە حکمی ئەوەی کە زەوی گۆییە دانیشتوانی باکوور نیوەی باکووری زەوی دەتوان ئەو دیاردەیە ببینن ئینشاءالله ئەگەر بەیانی هەور نەبوو کەش و هەوا ئاسایی بوو دەتوانێت ئەو دیاردەیە متابعە بکرێت ئەو کەسانە پێویستە چی بکەن بۆ ئەو دیاردەیە ببینن یەک پێویست ناکەن نە تەلەسکۆپ نە دووربین هیچ شتێک بەکاربێنێت تەنها بە چاوی ئاسایی بە ئاراستەی ڕۆژ هەڵاتەوە زیاتر سەری ئاسمان بکەن ڕۆژهەڵاتی هەموو شار و شارۆچکەیەک لە هەرێمی کوردستان تا دەگاتە نزیک کاتی پێش خۆر هەڵاتن بێگومان کە کاتێک خۆر هەڵدێت ئاسمان ڕووناگرێت و دیاردەیە ون دەبێت بۆیە شەرتێکی دیکە شێوەیە کە لە ڕووناچی ناوشار دەرچی چەند دەرچی لە ڕووناچی ناوشار مایکرۆ سووتانەکان زۆر بە جوانی بە دیار دەکەوێت بۆیە باشترین حەل ئەوەیە ئەگەر بکرێت تۆزێک لە ڕووناچی ناوشار دەربچن کەواتە دانیشتووی لادێ و دێهاتەکان بە تایبەتی دوور لە شارەکان زۆر بە جوانی ئەو دیاردەیە دەبینن و ئێمەش وەکو ڕێکخراوی فەلەکناسی کوردستان نزیکەی 3 تا 4 هەڵمەتی ڕوانگەکردنی لێزمە شیهابە سووتانی لێزمە شیهابەکانی پێرسیدیەکانمان ئەنجام داوە لەگەڵ دوو برای ئازیز و خۆشەویستم مامۆستا هەرێم کاکل و مامۆستا ئاسۆڕەزاق چەند ساڵێک پێشەستا و چەندین گرتەمان بۆ وەرگرتووە محاوەڵە دەکەم بتوانم ئەگەر ئەم ساڵیش کاتم بۆ ڕەخسا بەڵکو بتوانم ئەگەر چی لەناو ئاسمانی شاری هەولێر زۆر دیار ناکەوێت بەڵام محاوەڵە دەکەم بەڵام لەگەڵ وەش خۆشەویستانم ئەگەر بەردەکە تۆزێک گەورە بێ و بسووتێ تەنانەت لە ناو شاریش لە نێو ڕووناچی شاریش بە بوونی کاریگەری لایت پۆلیوشن واتە پیسبوونی ڕووناچی جاری وایە ئەو دیاردەیە دەمێت کە پێداین ئەستێرە ڕژار بێگومان ئەستێرە ناڕژێ تەنها بەردێکی زۆر بچووکە بەقەت دنکە نیسکێک یان بەقەت کەلایەک ئاوا ئەو دیاردە جوانەمان بۆ دروست دەکات دووبارەی دەکەمەوە هیچ کاریگەریەکی لەسەر ژیان و پرۆسێسەکانی ژیان لەسەر هەساری زەویدا نییە. خاڵی سێم کە ئاماژەی پێدەدەم بەڕێزان خاڵی سێم کۆتاییە ئەویژەوەی کە بەیانی ئینشاءالله خۆرگیران ڕوودەدات بەڵام ئێمە وەکو ڕێکخراوی فەلەکناسی کوردستان کاتێک کە دیاردەیەکی وا ئەگەر زۆر کەمی هەرێمی کوردستان بگرێتەوە ئێمە گرنگی پێدەدەین باسی لێوە دەکەین بەڵام ئەم دیاردەیە خۆرگیرانێکی تەواوە بەڵام بە هیچ شێوەیەک هەرێمی کوردستان تەنان ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ناگرێتەوە بۆیە بەڕێزان ئەو دیاردەی کە بەیانی ڕوودەدات ئینشاءالله سەرەتاکەی لە جەمسەری باکوور زیاتر ڕوودەدات بەلای ڕووسیاوە لە ناو بازنەی جەمسەری باکوور اینجا ئەو خۆرگیرانە تەواوە سێبەرەکەی مانگ بەو شێوەیە دەخزی دێتە سەر ڕۆژهەڵاتی گرینلاند و دێتە سەر بەشێک لە ڕۆژ ئاوای ئایسلند اینجا بەسەر زەریای ئەتلەسیدا دەڕوات سێبەری مانگ بێگومان سێبەری تاریک یاد واتە ئەمبرا ئەو شوێنانت خۆرجانی تەواو تێدا ڕوودەدات بەڵام جوانترین شوێن کە ئاوەدان بێ ببینرێت مەدریدی پایتەختی ئیسپانیایە کە خەڵکی ئینشاءالله بەیانی ئەگە کات کەش و هەوا لەبار بوو جوانترین دیمەنی خۆرگیران لەو ناوچەیەدا دەبینرێت وە لە فەرەنسا و وڵاتانی ئسکەندەناڤیە و لە پۆرتوغال و بەشێک لە باکووری مەغریب و ئەوانەش خۆرگیرانێکی نیمچەیی دەبینرێت و بەشێکیش لە ئەمریکا دەگرێتەوە بەڵام ئەمانە خۆرگیرانی نیمچەیە چەند بەرەو ڕۆژە ئاوا یان ڕۆژهەڵات بڕۆین دیاردەکە کەمتر دەبێتەوە کەواتە دیاردەی خۆرگیرانەکەش بەداخەوە هەرێمی کوردستان ئەم ساڵ ناگرێتەوە و دیسان دێڵێمەوە دیاردی خۆرگیرانیش نە لە دوور نە لە نزیک نە لە ناوەڕاست هیچ کاریگەریەکی لەسەر ژیان و بەخت و تاڵەی مرۆڤەوە نییە بەڵکو ئەمەیە ئاەتێکە لە ئاەتەکانی خوای گەورە نیشانی مرۆڤ دەدات
دەسەڵاتی ڕەب العالەمین نیشان دەدات و ئێمە دەبێ ئەو هەڵە بقۆزینەوە. چەند برایەکی عزیز، برایانی موسڵمان دەتوانن نوێژی خۆرگیران ئەنجام بدەن ئەگەر چی لە وڵاتی ئێمە شروع نادات، بەڵام بە تایبەتی ئەو وڵاتانی کە خۆرگیرانی تێدا ڕوودەدات و وڵاتانی موسڵمانانن، بە تایبەتی لە مەغریب و جەزائیر و ڕەنگە بەشێکی کەم لە با بڵێین مۆریتانیا ئەوانە دەتوانن نوێژی خۆرگیران یا سنەتی خۆرگیران. بۆیە خۆشەویستان لە کۆتاییدا دەڵێم تکا لە دەستگاکانی سۆشیال میدیا دەکەم زۆر بە حەزەرەوە مامەڵە لەگەڵ ئەو جۆرە هەواڵانە بکەن. پێویست ناکە خەڵکی بتۆقێن و بترسێنن لەسەر هیچ و بەلاش، و پێویست ناکە ئەو دەستگایانە بچن پشت ببەستن بە با بڵێین سەرچاوەی نادروستی زانستی. هەموو دەستگاکانی زانستی فەلەکناسی دیار دەکەن هەمووی دەزانن کەینی ڕوودەدا دیار دەفەرەچێت ناسراوەکانە خۆرگیرانە سووتانی بە لێزمەی شیهابی وەکۆی بەیانی ئینشاڵڵا ڕوودەدات. بەڵام کاتێکێک دێ دەڵێتت بەیانی ئەوەندە کەسە ئەوەندە میلیۆن کەسە لە دەرەنجامی نەمانی هەیەتی چێشکردن دەمرن لەسەر ئاسی جیهان، باوەڕ بکەن دیسان دووبارەی دەکەمەوە ئاخر گوتم دەبێتن تەنانەت لە فیلمەکانی خەیاڵی زانستیش ئەو شتە بوونی نییە. خواتان لەگەڵ.